هاو نیشتیمانانی خۆشەویست، زیاتر لە 41 ساڵە لە پێناوی ئازادی وڵات و نەهێشتنی نائەدالەتی، خەبات و پێشمەرگایەتی و دژایەتی کۆماری ئیسلامی دژەمرۆڤ و بێئەخلاقی ئێران دەکەین. ئەو حکوومەتەی ڕۆڵەکانی ئێمەی لە سەنگەرەکان، زیندانەکان و سەرجاددەکان مەغول ئاسا کوشتنی. بە هەزاران خەڵکی بێدیفاعی لە مانگی خەزەڵوەری ئەمساڵ لە خیابانەکان لە خێنگەوزاند و 176 کەسی موسافری دەست بەسراوی مەزلومی لە ناو فڕۆکە بە موشەک بەردایەوە خوار و هەنجنی کردن لە داخی تۆپینی پیاوکوژ و ترۆریستێکی وەکو قاسم سولەیمانی. ئەوە 41 ساڵە حکوومەتی ئێران بەڕەسمی نازانین و هەرگیز دەنگمان پێنەداوە و بۆ چرکەیەکیش نەهاتووینە بنسێبەری. تکای خزمەتکارێکتان، دەنگی ئێوە دیسان شەرعیەت دەداتەوە بەم خێنمژ و کورتکوژانە. بۆیە داواکاریم لە دایک و باب و خوشک و براکانم ئەوەیە تەنیا بمانەوەتان لە ناو ماڵ و دەنگ نەدان بەم شارڵاتان و شەیادانە سووک و ڕسوایان بکەن. پێیان بڵێن تەنانەت ئەوانەی خۆشیان کاندید کردووە دەبنە شەریکە دز و دایکی نیشتیمان لە داهاتوونایان بێرێ. ئەو کارەی ئێوە دەبێتە لە شەرعیەت خستنی ئەم دز و مافیا و ترۆریستانە لە کۆمەلگای نێودەوڵەتی و ناوخۆش. هەموو چاوەڕێتانین لە ڕۆژی هەینی بە چۆلبوونی سندوقەکان تۆڵەی ڕۆڵەکانتانیان لێ بکەنەوە و بۆ هەتایە لە گۆڕیان بنیان سەرکەوتن هەر بۆ گەلە بە هیوای ڕۆژی جومعە.